دو ساڵ بەسەر کۆچی دوایی مامۆستا عەبدولقادر ساڵح بەرپرسی پێشووی مەڵبەندی شارەزور و ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی دادگەری تێدەپەڕێت. مامۆستا عەبدولقادر ساڵح هەر لە 18 ساڵیەوە دەستی بە کاری بانگەواز و پەروەردە و سیاسەت کردووە. لە دوایی نوێزگەیشیدا بەرپرسی مەڵبەندی شارەزور و ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی دادگەری بوو تا 24 لەسەر 25 مانگی دەی ساڵی 2023 باری تەندروستی تێک دەچێت و دوای مانەوەی بۆ ماوەی هەفتەیەک لە نەخۆشخانە گیانی لەدەستدا. بەرپرسی ئێستای مەڵبەندی شارەزووری کۆمەڵ دەڵێت وەک وەفایەک تا ئێستا ژوورەکەی مامۆستامان دەستکاری نەکردووە. مامۆستا پیاوێک بوو بەڕاستی زۆر بە مەشۆرەت بوو لە ئیشوکاری حیزبیە، زۆر بە مەشۆرەت بوو، هەر کارێکی بکردا مەشۆرەتێک کرد و پاشان بڕیارێدا و زۆر دڵسۆز بوو بۆ ئەم کارە بەڕاستی بەیانی ئاهاتە ئەیرە ئیشێک بواە ئەیوو کاکە فڵان ئیشەیە با بڕۆین بیک. ئەو ڕێنمونی کردبووە لە کاتێکەوە خێزانی مامۆستای کۆچ کردو باسی لێبڕاوی مامۆستا عەبدولقادر بۆ کاری پەروەردە و بانگەواز و ڕابوونی ئیسلامی دەکات و دەڵێت 30 ساڵی تەمەنی خۆی بۆ خزمەتی ئەو ئامانجا بەخەرجدا. ئەندامێکی مەکتەبی سیاسی کۆمەڵی دادگەریش باس لە دڵسۆزی مامۆستای کۆچ کردو بۆ کار و ئەرکە حیزبیەکان دەکات. وەڵاهی لە سەرەتا پێشەوەی زەواج بکەین مامۆستا هەر پەیوەندی هەبووە لەگەڵ لە نانی ئیسلامی بووە لە خوابەزیابی و لە ساڵی 92 پێش 92 ئیتر مامۆستا هەر لەم سەحوەی ئیسلامیە کاری کردووە. تقریبا من حسابم کردو 30 ساڵی ڕەبەقە مامۆستا لە سەحوەی ئیسلامیە گەنجەدی خۆی لە پێناوە ڕیشی سپی کردو لە پێناوە. زۆر لە نزیکەوە من ئاشنا بووم بە بەڕێزیان لە زۆر بواری ژیانی کۆمەڵایەتی کاروباری سیاسی بانخوازی و هەروەها زۆر لە سەرنجەکانی خۆی کەوت بێ بە منی گوتووە. ئەوەی کە من ئاشنا بووم پێی بێگومان پیاوێکی ڕازگۆ سەرڕاست و هەروەها زۆر جددی لە ئەنجامدانی کارەکانە. ئەوەندە جددی بوو زۆر جار زۆر خەفەتی خوارد، خەفەتی زۆری خوارد بوو ئەو ئیش و کاری کە خۆی تایە بوو دەرەنجامی ئەو جددی بوون و خەمخۆریەی بۆ کار و بۆ کاروانەکە بوو. مامۆستای کۆچ کردو لە تەمەنی لاویدا بڕوانامەی پیشەیە و لە ساڵی 2008دا بڕوانامەی بەکالۆریۆسی لە زانستەکانی قورئان لە زانکۆی حوڕەی شاری کەرکووک بەدەست هێنا. مامۆستا سەرەڕای لایەنە پەروەردەی و کۆمەڵایەتیەکەی لە کایە سیاسیەکەشدا ئەسپی خۆی بە باشی چاودا بوو، بەتایبەت کاتێک مەڵبەندی سەید سادقی کۆمەڵی دادگەری لەلایەن خۆپشاندەرانەوە سووتێنرا هیچ فەرمان و بڕیارێکی هەڵەی نەدا، بەڵکو وتی خۆپشاندەران برای ئێمەن و پاڵپشتی داواکاریەکانیان دەکەین. یعنی تاکەی نایەنە سەرخەت خزمەتێک بەو میلەتە بکەن تاکە گیرفان پڕکردن بۆچی تانە چی لە یەکەن دوایی بە 2 مەتر خامەوە ئەیان خەنە ژێرگەڵ. مامۆستا عەبدولقادر ساڵح بە کۆچەکەی لە تەمەنی 50 ساڵیدا هاوڕێ و هاوسەنگەر و هاوپیشە و قوتابیەکانی بەجێهێشت و غەمباری کردن. ئەمە سەرەڕای خێزان و چوار کوڕ و کچەکەی، بەڵام دڵنەوایی هەمووان بەوە دێت کە مامۆستا تەمەنی خۆی بۆ خزمەتی خەڵک و ئاینی پیرۆزی ئیسلام بەخەرج داوە.